ڕیفراندۆمی ساڵی 2017 دەکەین کە ئەم ساڵ پێنجەم ساڵ بەسەر و ڕیفراندۆمی ساڵی 2017دا تێپەڕ دەبێت کە لە خۆیدا پیادەکردنی مافێکی دیموکراسی گەلەکەمان بوو. زۆربەی هێزەکانی کوردستان دەنگیاندا چونکە پیان وابوو کە مافێکی ڕەوایە، بەڵام هێشتاش ئەو ماف و ئەو پرۆسەیە گەڵاڵەی نیشتیماعی نیشتیمانی زیاتری پێویست بوو. هێشتا دەرفەتی گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراق مابوو. هەروەها سەرەڕای ئەوەی کە بەغداد گوشاری ناڕەوای سیاسی و ئابووری دەخستە سەر هەرێمی کوردستان و بەرپرسیارانە مامەڵەی لەگەڵ کێشەکانی کوردستانە دەکرد، مافی چارەنووس بە گوێرەی هەلومەرجی سیاسی گەشەی خەبات و هەروەها مەسەلەی کورد کاری لەسەرەکرێت. بۆیە لەم چوارچێوەیەدا یەکێتی پرەنسیپی فیدراڵی بۆ قۆناغی دوای ڕاپەڕین یاخود با بڵین دوای ڕاپەڕینی ساڵی 1991 هەڵگرت و ساڵی 1992 پەرلەمان کردیە بەرنامەی خۆی و لە ساڵی 2005دا لە دەستوری هەمیشەی عێراقدا جێگیر کرا. ئێمە دەمانێت ئەمڕۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە و هەروەها بابەتی ڕیفراندۆم بکەین لەگەڵ میوانەکەم دکتۆر دانا ئەحمەد کە بەڕێزیان چاودێری سیاسی و ئێستا لە ستۆدیۆ لەلام ئامادەیە. دکتۆر بەخێر هاتی. سپاس بۆ ئامادە بوونێت. دکتۆر هەموو ڕەنگە بزانین کە چەمکی ڕیفراندۆم واتەچی، بەڵام من دەمەوێت لە زاری جەنابتەوە شرۆڤەیەکی کورتی چەمکی ڕیفراندۆم بکەین. بەڵێ بەیانیتان باشتر بۆ تۆ دکتۆریان. مەسئلەی گشتپرسی یا ڕاپرسی یا ڕیفراندۆم یا بە عەربی پێڵن ئیستیفتا، ئەمە پرۆسەیەکی دیموکراتیە، وەرگرتنی ڕای خەڵکە و وەرگرتنی ڕای میلەتێکە، نەتەوەیەکە، سەبارەت بە مەسەلەیەکی چارەنووسازی خۆی، سەبارەت بە مەسەلەیە کە پەیوەستە بە ئایندەی خۆی، پەیوەستە بە چارەنووسی خۆی، پەیوەستە بە بوون و بە کیان و بە قەوارەی سیاسی و ئیداری خۆی. بۆیە ئەم مەسەلەیە ئەتوانم بڵێم لە ترۆپکی دیموکراتیایە لە هەموو دنیا پیادە ئەکرێ و هیچ دوو کەسێ، هیچ دوو دەوڵەتێ، هیچ دوو سیستەمێک نییە کە ناکۆک بن لەسەر ئەوەی کە گشتپرسی یا ئیستیفتا یا ڕاپرسی پرۆسەیەکە دیموکراتی نییە و ڕەچاوی مافی خەڵکی تیا ناکرێ و وەرگرتنی ڕای خەڵک نییە لەسەر مەسەلەیەکی سیاسی گەورە و مەسەلەیەکی سیاسی پەیوەست بە چارەنووسی هەر میلەتێکەوە. لەم دیدگایەوە کە تەماشای ئەەکەین ئەو ڕاپرسی کە کرا، ئەو ئیستیفتایی کە کرا، ئەو ڕیفراندۆمەی کە کرا، بریتی بوو لەوەی کە ڕای میلەتی کورد وەربگیرێ لەسەر ئەوەی کە ئایا سربەخۆیی ئەوەیان نا، ئایا دەیەوێت قەبارەیەکی حکوومەتێکی تایبەت بەخۆی هەبێیان نا، ئایا دەیەوێت بەوکوکو لە سەردەمی شێخ مەحموود ئەوترا ئەتەوێت ببی بە حکومەتیان نا. ئێمە لێرە سێ خاڵی گرنگ هەیە کە ئەبێ بە وردی تەماشایان بکەین و لێیان ورد ببینەوە. خاڵی یەکەم ئەوەیە لەم دیدگایەوە کە تەماشای ئەەکەین هەموو لایەنە سیاسەکان، وابزانم تەنها لایەنێک نەبێ کە لایەنێکی ئۆپۆزیسیۆن بوو، هەموو متفق بوون لەسەر ئەوەی کە ڕیفراندۆم بکرێت و دەنگی لەسەر بدرێت. ئەمە خاڵی یەکەم. وەکوتم لە ڕەهەندە نیشتیمانێکەوە تەماشاکرا. خاڵی دووهەم خەڵکی ئاسایی بوو. خەڵکی ئاسایی هەموو دەنگیاندا بە ڕیفراندۆم. بۆچی؟ چونکە ئەوانی جارێکی ترۆکو هەستێکی نەتەوایەتی گەورە تەماشایانەکرد. ینی ئەم میلەتەی ئێمە هەزاران ساڵە تێئەکۆشێ بۆچی؟ خەباتەکە بۆچی؟ لە شاخ و شار خەریکە بۆچی؟ لە پێناو ئەوە نییە کە قەوارێکی سیاسی خۆی هەبێ. بۆیە کە باز لە دروستکردنی قەوارە ئەکرێ، یەکسەر هەموو خەڵکی کوردستان بەیەکەوە ئەشتە سەر سنووقی دەنگان و دەنگی پێ ئەدەن بەوەی کە بەڵێ من قەوارەی سیاسی تایبەت بەخۆم ئەوێ. باشە. کەواتە خاڵی سێهەم یەکێتی نیشتیمانی کوردستان و هەندێک لایەنی سیاسی تریش پێیان وابوو کە ئەمە مەسەلەیەکی چارەنووسازە و مەسەلەیەکی نەتەوایەتیە و یەکێتی یەکێک لەو بەرنامانەی کە هەڵی گرتبوو بریتی بوو لە چی؟ بریتە لە مافی چارەی خۆنووسین. بۆیە
کەس پێشێکێتی خاوەری ئەم بیرۆکەیە نیە ڕاستە کەس پێشێکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی ئەو ئایدیایە نییە کە ڕۆژێک لە ڕۆژان کوردستان بێتە خاوەنی قوارەیەکی سربەخۆی خۆی و حکوومەتێکی سربەخۆی خۆی باش بەڵێ دەزانین کە باست لە هەموو هۆکارانە کرد کە خەڵک یاخود هەر لایەنێکی دیکە دەنگی بە بەڵێدا بۆ ڕیفراندۆ بەڵام لەو کات ئەو کاتی کە ڕیفراندۆمی تێداکرا و ساتی ڕیفراندۆمی تێداکرا ئەو هەلومەرجێ ئەو کاتەی کوردستان با ئەتوانین بڵین ئێستاش ئەوەی دەخواست کە بڕیارێکی بەو شێوە چارە نووساز ئەوە خاڵی سێ بوو نەوێژ باسیگەم خاڵی سێهم ئەوەیە کە وتم سێ خاڵی گرنگ هەیە خاڵی سێهم ئەوەیە کە قسە لەسەر ژینگەی ڕیفراندۆم بکرێ یعنی لێوەردبوونەوەی سیاسی بۆ بکرێ وە شیکاری سیاسی بۆ بکرێ ئەنجا بڕیاری لێ بدرێ باش ئەزانی ئەمەش ئەوەستێتە سەر دوو کۆڵەکەی سەرەکی کۆڵەکەی یەکەم ئەوەیە کە ئیتیفاقێکی نەتەوایەتی هەبێ لەسەر ئەم حاڵەتە و دووهەم زۆر گرنگە ئەوەیە کە لایەنێکی سیاسی هەندێک حقائق هەبوو لە لای با بڵێین سەری وڵاتانی دەوروبەری خۆمان بکەین سەری وڵاتانی دەوروبەری دنیا بکەین ئەوروپا و ئەمریکا بکەین ئایا هەموو ئەمانە مؤەیدی ئەوە بوون کە ئێمە ڕیفراندۆم بکەین یان نا ئەمە پرسیارە جوارەکە ئەمەیە ئایا مؤەیدی ئەوە بوون ئایا مناسری ئەوە بوون کە ئێمە ڕیفراندۆم بکەین یان نا ئایا ئەو ژینگەیە لە ڕووی مەکان و زەمانەوە لە ڕووی شوێنکاتەوە بە لەبار و بە گونجاویان زانیوە بۆ ئەوەی کە ئەم حاڵەتە گرنگە ئەمە لە ڕاستیە دوایی هەندێشت دەرکەوکە هەندێک باوڵێن وڵاتانی دنیا و وەزیری خارجی ئەمریکا وەکێ نامەیان نردووە و باسییان لەوە کردووە کە جارێ زووە و ئێوە چی تەڕحەکەن بۆ حکوومەتی عێراقی ئێمە پشتیوانیتان نەکەین و ئێمە ئەبینە داکۆچیکەرێکی سەرسەخت لەسەر ئێوە بەڕاستی ئەمانە هەموو وەلانرابوو ئەزانی و ئێمە نامانوێت بەڕاستی بچینەوە سەر ئەو هەلو مەرجە مێژوویەی کە ئەمەی هێنایە گۆڕێ بەڵام وەختێ باز لە ڕیفراندۆم ئەەکەین باز لە هەر ڕووداوێکی سیاسی گەورە ئەەکەین ئەبێ ئەوە ینی شەنوکەوی ئەو هۆکارانە بکەین کە بۆ هۆی سەرکەوتنی یان نا ئەزانی بۆیە زۆر گرنگە کە وەکووتم ئێمە وەکو لە ڕووی ئەوەی کە مەسلەیەکی نەتەوەی و هەستێکی نەتەوەی گەورەیە کە باز لە شتێک ئەکا کە باز لە حاڵەتێک ئەکا سەدان و هەزاران ساڵام ئەم میلەتە خەباتی بۆ ئەکا لەم دیدگایەوە تەماشای بکەین کە چەند پیرۆزە و لە ڕووی ژینگە سیاسەکەشەوە تەماشای بکەین لە ڕووی شوێن کاتەوە تەماشای بکەین کە ئەمە ئایا مابووی یان نا یعنی مابووی بگاتە حاڵەتی پێگەیشتن و نزوڵ گیان نا باش بە هیچ شێوەیە کاتی ئەوە نەبوو کە ڕیفراندۆمی تێدا بکرێت بێگومان کە لێکەوتەکانی هەومان زانیمان دوای ڕیفراندۆم چه ئەنجام و چ لێکەوتەیەکی هەبوو خاتون دوایی ئێمە وەکو عەرزم دوای هەندێک حقائق هەبوو بۆ خەڵک ڕوون بۆەوە و حتا بۆ لایەنە سیاسیەکانش ڕوون بوو ئەمە گرنگە یعنی ئەتوانم بڵێم هەندێک شت هەبوو ژێربەژێر کرابوو ئەمە معنی مەترسی ڕیفراندۆم ئەمە بوو مەترسی لێکەوتەکانی ڕیفراندۆم لەسەر میلەتی کورد ئەمە بوو کە دوایی هەندێشت دەرکەوکە هەندێک وڵاتانی دەرودراوسێ هەندێک وڵاتانی ئەمریکا ئەوروپا یعنی لەگەڵ ئەوە نەبوون کە کاتی ئەوە بێ ڕیفراندۆم ئەنجام بدرێ و حتا من حەزەکەم ئەم خاڵش زۆر گرنگە بەلامەوە حتا هەندێک وڵاتی دنیا باسییان لەوەش کردی بوو کە ئێوە ئێستا دەست لەمە هەڵبگرن لە کاتی گونجاوە ئێمە پشتیوانیتانەکەین بۆ ئەوەی کە ئەو ڕیفراندۆمە بکەن ئەزانی ینی ئەمانە هەموو بەڕاستی لەسەر ئەرزی گفتوگۆکان لەسەر مێزی گفتوگۆکان نەبوون کاتە کۆمەڵگەی نێودەوڵەتی و دۆستانی کوردیش لە ڕۆژاو جا لە هەر شوێنێکی دیکە بێ دەیانزانی کە ئەم ڕاپرسیە لەم کاتەدا بکرێت سەر ناگرێت و دەجیاتی قازان زیانەکانی زیاترە بێ ینی کێشەکە لەوە بوو ئەوان قسەیەکیان کردبوو ئەو قسەی نەگەشت بوو بە ئێمە وەکو بیلەتی کورد ینی ئەوان تەڕحێکیان بۆ کردین تەڕحەکە نەگەشت بوو بە ئێمە ئەی کەی گەیشت دوای ڕیفراندۆم گەیشت دوایی کە ئەنجامەکانی بێگومان ئەوە مۆزوعەکەیە بۆیە بەڕاستی کە خاتون شتێکی شێ زۆر گرنگە بیرمان نەچێت
ئێمە کە ئەڵین هەرێمی کوردستان ئێمە حکوومەتی هەرێمی کوردستانمان هەیە و سەرۆکایەتی هەرێممان هەیە وانە ڕاستە سەرۆکی هەرێمی ئەو کات زۆر سوور بوو لەسەری ئەمەش هەندێک بڵێن حاڵەتی شەکی دروست کرد بوو لای خەڵک کە ڕەم بێ وعدێکی وەرگرت بێ لەلایەن کێوە لەلایەن وڵاتە زلهێزەکانی دنیا ڕەنگ بێ کە پشتیوانەیەکی پتەوی ئۆکەیەکی پتەوی گڵۆپیەکی سەوزی پتەوی وەرگرتە بێ لە وڵاتانی دنیاوە بۆیە ئەوەندە سوورە لەسەری زانی کە دوای دەرکەوە نییە بەڕاستی ئەمانە هەموو هۆکار بوون تێکەڵکردنی ئەو هەستە نەتەوایەتیە لەگەڵ نەبوونی شیکارێکی ورد لەسەر ئەم بابەتە کە لێکی ئەدەیتەوە هەم خەڵک حەماس و جۆش و خرۆشێکی هەبوو بۆ ئەوەی کە تعبیر لەو هەستە نەتەوایەتی خۆی بکە و هەم ئەم نەبوونی لێکدانەوە وردە و هەم نەخستنە ڕووی هەندێک فاکتەری حەقیقی لەسەر ئەو بابەتە ئەم دوانە تێکەڵ کران بەیەکە و بەڕاستی ئەوەی لێکەوتەوە ڕاستە بەغداد کە ئەو کات بە بڵین جۆرە سزایەکی هەرێمی کوردستانی ئەیە ئابووری خست بۆ سەر هەرێمی کوردستان مەسەلەی بوو جەدوا ئەکەوتیانە ئەنێرا بەڵام هەموو ئەمانە قابلی گفتوگۆکردن بوون کە دوای ڕێفراندۆم لەگەڵ ئەو حاڵەتەشە لەگەڵ ئەوەی کە کراش بە قسەی هیچ لایەک نەکرا بەڵام کە کەوتنەوە سەر گفتوگۆکردن لەگەڵ حکوومەتی بەغدایە ئەبینین ئەنجامی باشی هەبوو دەتوانین بڵێن ئەم ئەنجامانی کە لێستادا هەیە بۆ لە ئەنجامی و گفتوگویانی کە دواتر کرا دەتوانین بڵێن ئەم ئەنجامانە وەکو پێش ڕفراندۆم خاتون گۆڕانکاریەک هەیە بەڵێ بە ئێمە زۆر واقع بینانە بین ئەم گفتوگوە ئەم حاڵەتی ئیجابی کە ئێستا هەیە ئەم کرانەوەی کە ئێستا هەیە لەگەڵ بەغدا ئەم شکاندنی بەستەڵەکەی کە نێوان لە نێوان ئێمە بەغدایە هەیە یا ئەم جۆرە متمانە سیاسی کە خەریکە دروست دەبێت یا دروست بوو چەکەرەی کە دوورە نێوان ئێمە بەغدایە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەو وەفتێک کە کاقوبات سەرۆکاری ئەکرد بۆ لە بەغدا و فترەی ساڵ و نیوێک ئەوەی من لە یادم بێ لە 22 گەڕی جیاواز 22 جار زۆر بە گەرم و گوڕی و ماوەیەکی زۆر مایەوە لە بەغدا و زۆربەی زۆری لایەنە سیاسەکانی بینی و ئیدارەی دەوڵەتی عێراقی بینی و ئەمە وردە جارێکی تر نیەتی صافی ئێمەی پیشاندایەوە بەرامبەر بەغدا و وردە ئەو متمانە سیاسیە چەکەرەی کردەوە خۆ ئەگەر ئەمە پێش ڕیفراندۆم بووە زانی پێش ڕیفراندۆم هەندێک هەنگاوی هەڵەندێنرا لەلایەن هەندێک سیاسی بەڵێ بێگومان کار گەیشت بوو ئەوەی کە هەندێک کەس ینی هەندێک لایەنی سیاسی چوار کەسی شۆن خۆی خست و ئەچوە بەغدا چوار یاسیان یا دوان لە سەرکردەکانی عێراقی بینی و دوو قسەیانە کرد و چایشیانە خواردەوە هاتەوەی هەمووشتە حەلوە ئەزانی ئەم حاڵەتە بەمە چارەسەر ناکرا بەو حکمەتە چارەسەرەکرا کە کاقوبات سەرۆکاری کرد و چوونە بەغدا و ئەنجامی هەردووکیشیمان بینی ڕاستە ئەمە گرنگە ینی دائیمەن ڕووداوی سیاسی دائیمەن حەلکردنی کێشەی سیاسی بە سیرکردن و تەماشاکردنی دەرئەنجامەکانی بێ ئێمە دەرەنجامی هەردووکیمان بینی ئەوە دەرەنجامی ئیشەکە قوبات دووکە کردی ئەوەی پێشوش کە ڕوویدا دەرەنجامی باشە دکتۆر دەزانین بەهۆی باش ئیدارە نەدانی ئەنجامدانی ڕیفراندۆمەوە کۆمەڵێک گۆڕانکاری کۆمەڵێک با بڵێن حاڵەتی سیاسی یاخود سەربازی کۆمەڵێک گوشاری سیاسی و سەربازی خرانە سەر هەرێمی کوردستان جا لە هەر لایەنێکەوە بوو بێت کورد جگەلەوەی کە ئەمەی باست کرد کاکخوبات بە هەوڵەکانی کاکخوبات دانیشتنەکان و لێک تێگەیشتنەکان تا ڕادێکی باش پەیوەندیەکان و هەروەها متمانەی کورد گەڕایەوە لە بەغداد بەڵام تا چەند پێویستە هەموو لایەنەکان لەسەرم هەنگاو و لەسەرم ڕێگای کاکخوبات بن و بەیەکەوە یەک بگرن و یەکجەنگ بن لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی ئەو متمانەی کە نەژماوە لە ئێستادا ئەوەش بە تەواوەتی کورد بەدەستی بهێنێتەوە لە بەرامبەر بەغداد و بتوانێت مافی چارەی خۆن و سینی خۆی بەدەست بهێنێتەوە گەر لە داهاتووشدا بێدەمە بەڵێ من یعنی بەڕاستی ئەوەی کە ئێمە تەماشامانە کرد لە دوای دەرکەوتنی ئەو لێکەوتانەی کە لە ڕیفراندۆم ڕوویدا ئێمە قەناعەتمان وا بوو کە ئەو لایەنە سیاسیانەی تریش کە ئەو هەڵپەیانە کرد بەڕاستی بێنە سەر ئەو خەتەی کە یەکێتی نیشتیمانی کوردستانی لەسەر بوو
و ئەو یەک ڕێزیی کە یەکێتی داوای ئەکرد لەلایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان ڕوو بدات و ئەو یەک ڕێزیە لانی کەم پتەوکردنی پێگەی هەرێمی کوردستانە بوو لانی کەم یعنی ئەگەر لەو فترە زەمانیە کورتەیە و لەو با بڵێن قەیرانە سیاسیەیە هیچی نەکردایە پێگەی هەرێمی کوردستانی لە ڕووی سیاسیەوە پتەوە کرد پێگەی هەرێمی کوردستانی لە ڕووی گوتاری سیاسیەوە بەهێزە کرد زانی و هیچ وەختێکیش خاتون ڕفراندۆم لەو پرۆسانەیە کە بڕیاردان لی دوور و درێژە یعنی فترەی زەمەنی زۆری ئەوێ ئەزانی یعنی با بڵین دەرکەوتنی ئەنجامەکانی فترەی زەمەنی زۆری ئەوێ ئیشکردن لەسەر دەرئەنجامی ئیسیفتا لە دنیاە هەروایە جاری وایە تۆ پرۆسەیەکی وا ئەەکەیت و دایانەی هەڵێگری بۆ مێژوو هەڵێگری بۆ ئایندە وەکو ڕووداوێکی مێژوو تەماشایەکەی بەڵام لە هەمان کاتە لە ئایندەیە ئەتوانین جارێکی کە بەکاری بێنیتەوە ئەزانی بۆیە بەڕاستی ئێمە دەبوو ڕفراندۆم وەکو ئەو حاڵەتە تەماشا بکەین و لە هەمان کاتە دافعێکیش بێ بۆ ئەوەی کە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان لێکتر نزیک بوونەوە و خاوەنی گوتارێکی سیاسیە گرتوو بن و بەم گوتارە سیاسیە گرتووە جاریش کە مواجهەی دەوڵەتی عراق بکەنەوە ئەمە لانی کەم ئەبووە هۆی ئەوەی کە ئێمە بتوانین نیەتێکی سافی خۆمان پیشانی بەغدا بدەین و ئەوانیش من دڵنیاتەکەم خاتون کە هەمیشە چۆن ئێمە یەکگرتووی سوودی بۆ پتەوکردنی گوتاری سیاسیمان هەیە لە هەمان کاتە بەغدادیش حەزبەوە ئەکات کە لە ڕووی سیاسیەوە مواجهە یەک خطابی سیاسی کوردی بکە ئەزانی یعنی بەرامبەر بە یەک گوتاری سیاسی کوردی قسە بکە وەڵامی یەک گوتاری سیاسی کوردی بداتەوە و لەگەڵ یەک خطابی سیاسی کوردیا دابنیشێەوە قسە بکە و گفتوگۆ بکە حیواری سیاسی ئەو حیوارەیە کە با بڵێن دەموچاو لەگەڵ دەموچاوان یەک دەموچاو لەگەڵ یەک دەموچاو قسەکە بۆیە ئەو هەوڵی کە درا لە دوای ڕفراندۆم ئەو با بڵێن چورانی کاقوبات بۆ بەغدا لەبەر ئەوەی کە دەموچاوی هەرێمی کوردستان بوو و لەبەر ئەوەی کە جۆرە لە حکمت و حینکەی پێوە دیار بوو بەڕاستی ڕۆڵێکی زۆر ئیجابی بینی من پێم وابێ ئێستش مەسلەیەکی ڕووسی هەیە ئەڵێ هیچ کاتێک پێش کۆتایی درەنگ نییە ئێمە کۆتاییمان نییە لەبەرەوە هیچ کاتێ درەنگ نییە بۆ ئەوەی کە ڕفراندۆم دافعێک بێ بۆ ئەوەی کە لایەنە سیاسەکان لێکتر نزیک بنەوە و بنە خاوەن گوتارێکی سیاسیە گرتو و ئێمە ئەمەش وەکووانەیەکی سیاسی لە مێژوی خۆمانە تەماشا بکەین مێژووی ئێمە پڕێتی لە هەورازوونە شێو ئەمەشی تایە باشە بە ئەمەش وەکووانەیەکی سیاسی تەماشا بکەین لە مێژوی خۆمانە و جارێکی تر نەشت بشارینەوە زۆر گرنگە ئەمە بەڵێنوانەیە کە بۆ هەم بۆ ئەو لایەنە سیاسیانی کە بەڕاستی لە کاتی خۆیان هەندێشتیان شاردەوە نەشت لە میلەتەکەی خۆمان بشارینەوە و ڕازگۆبین لەگەڵیا ئەوەندەی کە ئێمە ڕازگۆبین لەگەڵ ئەمیلەتەیە ئەو میلەتەش ئەوەندە شوێنکەوتە ئێمە بێت بەڵێ زۆر سپاس دکتۆر ئەحمەد شاودێری سیاسی سپاس بۆ شرۆڤە وردەکانت بۆ بابەتی ڕیفراندۆم دووبارە بەخێر هاتیمان دوومان کردی.